لەبارەی بەرمێنانی بنەتۆی جۆراوجۆر یاخود بنەتۆی نوێ لە هەرێمی کوردستان بێگومان ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان بۆی وشکە ساڵی و کەمی بارانبارینەوە دووچاری کەمی بەرهەم و هەروەها خراپی بەرهەمی دانێوەڵە دەبێتەوە بۆ مەبەستە وەزارەتی کشتتوکاڵ هەوڵی داوە کە بنەتۆیەک بەرهەم بێنێ بەرگەی گەرما و هەروە وشکە ساڵی لە هەرێمی کوردستان بگرێت با بزانینەوە بنەتوانەی کە ئێستا هەن تا چەند دەتوانن پێداویستی ناوخۆپڕ بکەنەوە لە ستۆدیۆی سلێمانی و ڕێژین سدیق بەڕێبەری سەپاندنی بنەتۆ لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵمانە کاگ ڕێژین ئەم کاتت باش ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە چ جۆرە بنەتۆیەکە و لە ڕووی چۆنیەتی و چەندایەتی لە چه ئاستێک داینە؟ زۆر سپاس طبیعی هەرێمی کوردستان ئێستا لە ینی لەسەر بەرهەمهێنانی بنەتۆ گەیشتێتە ئاسێکی زۆر بەرز و ئێمە بە شێوەی گشتی لە هەر چوار پارێزگاکە و ئیدارە سەر بەخۆی گەرمیان خاوەنی زیاتر لە 25 ساڵ 26 جۆر بنەتۆی گەنمی تۆمارکراوین لە ینی تۆمارکراوە لە دزنەی ئەسنافی عێراقی کە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە خۆشحاڵیەوە لەلایەن توێژینەوە کشتتوکاڵیەکان بەرهەمهاتووە. طبیعی ئەم بنەتۆیانە بۆ نمونە ساڵی پار توانیتمان دوو بنەتۆ لە توێژینەوەی کشتتوکاڵی هەولێر بەرهەم بهێنین کە تەنها بە 350 ملم بارانبارین دەتوانێت نزیکەی 1 تەن لە دۆنمێک بەرهەم بهێنێتن و لە ڕووی کوالیتی بنەتۆیەکان بۆ نمونە بەم دوایە ڕێژەی پرۆتین لەو گەنمانەیە کە بەرهەم دەهات لە کێلگەی جوتیاران بە شێوەیەکی بەرچاو بەرەو نزمبوونەوە ڕۆیشت ئەو بنەتۆیانەی کە بەرهەم هاتوونە لە توێژینەوە کشتتوکاڵیەکان ڕێژەی پرۆتینتیاندا بە شێوەیەکی بەرچاو بەرزە ینی بەرزترە لە چا ئەو بنەتۆیانەی کە پێشتر بەرهەم هاتوونە ئەگەر بەراوردیان بکەین لەگەڵ ئەو بنەتۆیانەی کە لە دەرەوەی هەرێم هاوردە هەرێمی کوردستان دەکرێت لە چاو ئەوانیش هەر ڕێژەی پرۆتینی باشترە و بەرهەمیشی باشترە لە دۆنمێک. بەڵێ کاک ڕێژین ئەم ساڵ یاسای بەرهەمهێنانی بنەتۆ لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا جێگیر کرا ئەم یاسا تا چەند کار ئاسانی بۆ کۆمپانیەکان دەکات کە کار لەسەر ئەو بوارەدا بکەن؟ طبعی بە خۆشحالیەوە ئەم ساڵ بەڵێ یاسای بنەتۆ و یاسای تۆمارکردنی تەرزە نوێیە کشتتوکاڵیەکان لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا. طبعی ئەم یاسایە هاندەرەکە بۆ توێژەرە کشتتوکاڵیەکان کە بتوانن بەرهەمی نوێ هاوردە بکەن و ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ بتوانین حیمایی ئەو بەرهەمانەیان بکەین واتە ینی حقوق مەڕەبی بدەینێ بۆ ماوەی 10 ساڵ ئەم تەرزە بە ناوی ئەم شخصە دەکرێت بە ناوی ئەو کەسە دەکرێت کە بنەتۆیەکەی کە تەرزەکەی ئینتاج کردووە و بنەتۆیەکەی لە هەر بەکارهێنانێک لەلایەن کۆمپانیەکان ینی حقوقی مڕەبی دەبێت و دەبێت ئەو حەقە بدەن بە خاوەن تەرزەکە. هەروەها کۆمپانیا کشتتوکاڵیەکانیش کە ئەو تەرزانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردەی هەرێمی کوردستانی دەکەن دەتوانن لەم لێژنەیە تۆماری بکەن و ئەوانش بە هەمان شێوەی توێژەرە کشتتوکاڵیەکان حقوقیان دەبێت ینی وەکو حقوقی مڕەبی هەر بە هەمان شێوە بۆ ماوەی 10 ساڵ ئەم تەرزە تایبەت دەبێت بەو کەسانە. جگەلەوە هەر لە یاسای بنەتۆ بەرهەمهێنەری بنەتۆمان جێگیر کردووە واتە بۆ لەمە دووە کۆمپانیەکان لە ناوخۆی هەرێم دەتوانن ببنە کۆمپانیای بەرهەمهێنی بنەتۆ. بەڵێ کاک ڕێژین 4 ساڵ لەمەوبەر 36,000 بنەتۆ بەرهەمی 4 ساڵ لەمەوبەر 36,000 بنەتۆ هاوردەی هەرێمی کوردستان کراوە بەڵام ساڵی پار تەنیا 11,000 بووە ساڵە دوای ساڵ کەمتان کردوتەوە هاوردەکردن. ئایا بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی پێویستیمان بە چەند کات هەیە بۆەوەی بتوانین لە پێداویستی ناوخۆ پڕ بکەینەوە هەناردەش بکەین؟ بەڵێ طبیعی ئەوەی جنابەت باز دەکەی کە 3 ساڵ و 4 ساڵ پێش ئێستا بەڵێ 36,000 تۆن لە بنەتۆی گەنم تەنها بنەتۆی گەنم هاوردەی هەرێم کراوە. طبیعی ساڵانە جگە لە بنەتۆی گەنم بە نزیکەی 70,000 تۆن بنەتۆی جۆرەکانی تر یعنی جۆرەکانی تری بنەتۆ هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. ئێمە لەگەڵ یەکەم خطوەی ینی دوای دەرچوونی یاسایەکە توانیمان لە ڕێی کۆمپانیەکانەوە بنەتۆی گەنم ئینتاج بکەین بە پارەیەکی زۆر کەمتر وەک لەوەی کە لە ساڵانی پێشووتر کراوە. هەر بۆ نمونە ئەم ساڵ
طبيعي ئەمساڵ بەرهەمی بنەتۆمان بە جێرەی تەقاریری تەفتیشی حەقلی گەیشتە 25 تا 30,000 تۆن بەڵام لەم 25 تاوەکو 30,000 تۆنە تەنها 7,000 تۆنی ئەوەی کە کوالیتی لە هەمووی باشترە توانیتمان بکڕینەوە لە ڕێگای کۆمپانیەکان بە پارەیەکی زۆر کەمتر یعنی ئەو پارەیە کە لە ساڵانی پێشوو لە بەرهەمهێنانی بنەتۆ سەرف دەکرا لایەن حکوومەتەوە ئەو پارەیە یەکجار زۆر کەم کراوەتەوە و ئیشاڵە لە ئایندەیەکی نزیک یعنی لە خلالی ساڵێک هەتە 2 ساڵ دەتوانین بگەینە خۆ بژێوی و بگرە هەناردەی دەرەوە. بەڵێ زۆر سپاس ڕێژین سەدەیت بەڕێبەری سەپاندنی بنەتۆ لە وەزارەتی کشتکاڵ و سەرچاوەکانی ئەو سپاس کە لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان بوویت.